خەڵکەی پێشان ئەنفالی دەکرد و تعریبی دەکرد و داک خوشیمەی ئەنفال دەکرد کە هاتنە کوردستان هەم ڕەیان گۆڕا. من لەو چەند ساڵە ڕەنگە دەیان جار دەتوانم برێم هەر وەختە برێم سەدان جار سەردانی مەنتیقەکانی عەرەبی ئەو ناوام کردێ لەگەر ڕئیس عەشیرەتەوانەی عەرەبی دانیشتیم. زۆریش لەو قیادانەی کە کاتی خۆی قیادەی ئەو نەهامەتی سەر کوردستانیان دەکرد ئێستاش لە هەولێرە. چۆن نایناسمە هەموو یادگاریەکانی هەموو کات لەبەرچاو بە تایبەتی من و ئەو دایمە بەیەکەوە برایە. خوشکەکەشم چۆن قۆناغ پێچەکەی ئەوە تا لەویایە کە بتوانم ڕۆژێ لە ڕۆژان چیرۆکێکی خۆم لەڕێ ڕسمێکەوە دابڕێژم کە بۆ مێژوو بمێنێتەوە. ئێستا پەشیمانن دەزانن کورد چییە، پارتی چییە، سەرۆک بارزانی چییە. ئێستا دەزانن، ئێستا بە خۆیان دێنە لای مە قسان دەکەن. In our country, we disagree and disapprove the presence of PKK in Sinjar. Genel olarak Sincar'da PKK'nın bulunmasını onaylamıyoruz ve buna karşıyız. And other parts. Ve diğer yerlerde de.